ئێرە ترافیک لایتی بە تەمای خۆیە بە دیاریکراوی ئەو شەقامی سوڵتان مزەفەرە لە ئێستادا ناوەڕاستی ڕێگاکە کۆنکریت کراوە و ئەگەر بتەوێت لەو شەقامەدا بسوڕێیتەوە دەبێت بچیتە ترافیک لایتی بەردەم پارێزگای هەولێر، ینی بەردەم پارێزگای بینای پارێزگای هەولێر، چونکە لێرەوە لەو ترافیک لایتەوە کە ترافیک لایتی ئێستا ئاوات بڕۆیت دەچێت بە تەمای خۆی ئەمە شەقامی سوڵتان مزەفەرە. لێرەوە هیچ فلکەیەک بوونی نییە تاوەکو ئەو ترافیک لایتەی کە بێتە پێشت ئەوەی لای مەرقەدی سوڵتان مزەفەر و هەروەها لای بینای پارێزگای هەولێر بە دیاریکراوی شارەوانی هەولێر، یعنی ئەو ڕێگانەی لە ڕابردوو ڕێگەکانی لای بەڕێوەبەرایەتی پەروەردەشی هەر بە هەمان شێوە کۆنکریت کردووە و لە ئێستاشدا ئەو ڕێگایە کۆنکریت کراوە. اینجا شۆفێران ینی ئاگدار بن کە گەر بیانەوێت لەو شەقامە بسوڕێنەوە دەبێت بچنە ترافیک لایتەکەی بەردەم ینی بینای پارێزگای هەولێر. ئەمە بە دیاریکراوی ئێرە ئەگەر ڕاست بڕێ دەستیە شەقامی بە تەمای خوای و بەم جۆرەش دەچێت ناو بازاڕ و هەروەها لای پارێزگای هەولێر و شەقامی پزیشکان.